هەرێمی کوردستان گوێی بە داواکاریەکەی ئەمریکا نەدا کە ڕاپرسیەکەی دوابخات. ئایا لەسەر وەختی ئەو هەموو گیر و گرفتەی ڕووی لەو ناوچەیە کردووە ئایندەی پەیوەندی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ پەیوەندی نێوان ئەمریکا و کورد بەردەوام دەبێت لە نێوانیشاندا هاوکاری سەربازی. خاڵەکە لەوەدا بوو ئەمریکا نیگەران بوو بە ئەنجامدانی ئەو ڕیفراندۆمە و نیگەرانتر دەبێت بە ڕاگەیاندنی سربەخۆی. گرەوی ئەمریکا وەک ئەو شارەزایانە باسییان دەکرد لە وڵاتێکی وەکو عێراقدا سەقامگیری ناوچەکەی دەبێت. بە تایبەتی ئەمریکا مەبەستێتی هەڵبژاردننی ئایندەی عێراق چ جۆرە حکوومەتێک بەرهەم دێت لە کاتێکدا ئاراستەی سیاسی حکوومەتی هەرێم تا ڕاددەیەک گۆڕاوە. لە ئێستادا ئەوەی کە حکوومەتەکەمان سەرتۆپچی بایەخی بێت ئاسایشی نیشتیمانیە، وابەستەیی بۆ یەکپارچەی خاچی عێراق و بەرەنگاربوونەوەی تونڕەوی و تونند و تیژی. هەر شتێکی تر لە دەرەوەی ئەم استراتیژیە هەڵسوکەوتی لەگەڵ ناکەین. بایەخی ئێمە داکۆچیکردن نییە لە گروپێکی تایبەت لە عێراق. ئێمە بەو شێوەیە کار دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکە لە هاوبەشەکانی ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی لە شەڕی داعشدا. کاریگەریشی لەو شەڕانەدا دیارە و نادیدە ناکرێت. وڵاتانی هاوسەی هەرێمی کوردستان بە عێراقیشەوە هەڵوێستی خۆیان نوان. ماوەتەوە ئەمریکا هەڵوێستی چۆنە بێت؟ زۆر سەرنجڕاکێش دەبێت بزانین کە ئەمریکا چی دەکات لە هەمان کاتدا ڕێکەوتنیان لەگەڵ عێراقدا هەیە. لە هەرێمەکەشدا زۆر گیر و گرفتی هەیە کە جێگای نیگەرانی ئەمریکایە. باوەڕ ناکەم ئەمریکا لە جێگەی هەرێمی کوردستان دانوستان لەگەڵ ئێراندا بکات. لەو باوەڕدام لەگەڵ هەرێم گفتوگۆ دەکات بۆی بزانین هەنگاوی دواتر چییە کە ئەمریکا دەیەوێت ئەوان چی بکەن و هەڵوێستی هەبێت، چی باس دەکەن و بڕیار چی دەبێت. نازانم، بەڵام گفتوگۆکردن ڕوودەدات. ڕەنگە لە هەرێمی کوردستان سەرڕای ئەو گرفتانەی ڕیفراندۆم بە دوای خۆیدا هێناوێتی ترسی دەستێوەردانی سەربازیش بە دوور نییە. بەڵام پێدەچێت ئەمریکا نەیەوێت ڕۆژی عێراق لەوە ئاڵۆزتر بێت. ئەمریکا ناوێت تورکیا بچێتە ناو خاکی عێراقەوە، بەڵام ناشتوانێت بەرگری بکات کاتێ تورکیا هەست بکات ئاسایشی لە مەترسیدایە بە تایبەتی لە ناوچەیەکی وەکو سنجار یان مەترسی لەسەر تورکمانەکانی عێراق. زەحمت دەبێت بۆ ئەمریکا کەوا بکات تورکیا بێ هەڵوێز بێت. لەو باوەڕەدام نائارامیەکیش ڕوو بدات لە نێوان هەرێم و بەغدا دەبێت نەوەکو تورکیا. هێشتا ئەمریکا ئەو هێزە کاریگەرەیە تا ڕادەیەک بڕیارەکانی لە عێراقدا ڕەت ناکرێتەوە. لەو زنجیرە سزایانەی دەرحەق بە هەرێمی کوردستان لەبەر چاو گیراون. بەڵام وا دەرەکەوێت لەم سەروبەندەدا ئەمریکا دەستە و سان ڕانەوەستێ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.